بینەرانی بە ڕێزەم کاتەوە و کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت. ئەو ڕووداوانەی لە ناوچەکەدا ڕوو دەدەن ئایا هەژمونی هێزەکان لە ناوچەکەتا دەگۆڕن؟ ئایا و هەژمونە ئیقلیمی کە ساڵانێکی زۆرە باسی دەکرێت یان باورتر بڵێن هەژمونی ئێرانی و هەژمونی تورکی لە دوای ئەو ڕووداوانی کە لە عێراق و سووریا ڕوودەدەن بەشێ گەیشتون؟ تا چەند ئەو وتەیە ڕاستەکە لە ئێستادا ئەژنێدا و هەژمونی ئێرانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە گشتی بەرفراوانبوونی بەخۆیەوە بینیوە و تا ڕادەیەک لە ناوچەکەدا ئازاڵ بوو و زیاتر بووەتە خاوەن بڕیار و ناوچەی زیاتری گرتۆتە دەست. تا چەند ئەو وتەیە ڕاستەکە بەدەست بەسەرداگرتنی یەمەن لەلایەن حوسیەکانەوە هەژمونی ئێرانی هەنگاوێکی گەورەتری ناو وەڵامی بەشێک لەو بیرۆکانەی دایەوە کە لەلایەن وڵاتانی ڕۆژئاواوە سەبارەت بە سووریادا داڕێژرێت. هاتنی داعش بۆ ناوچەکە چی لە هاوسەنگی هێزە ئیقلیمیەکان گۆڕی؟ ئەم تەوەرە دەکەینە تەوەری ئەم کاتژمێرەی ڕووماڵەکەمان و بەسوپاسەوە لەلایەن هەردوو بەڕێزان دکتۆر محەممەد بازیانی مامۆستای زانکۆکە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵماندایە، هەروەها کاک بارام مەجیدخان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاروباری ئێران وەڵام دەدرێنەوە. کاک بارام بەخێربێت بۆ ستۆریۆ نارتی. ئەو ڕووداوانەی لە ناوچەکەیە ڕوو ئەدەن بوو نەمای ئەوەی هاوسەنگی هێز لە ناوچەکەدا بگۆڕێت تا ئەو ئاستی کە بە ئێرە گەیشتووە. پێم وایە ئێشتا کە زووە بۆی بازەوە بکەین کە هاوسەنگی هێز گۆڕاوە یان نەگۆڕاوە، لەبەرێشتا ڕووداوەکان نەگەیشتونەتە محەتەی ئەخیری خۆیان. بە تەسەوری من پێشەوەی جوابی ئەم پرسیارە بدەینەوە، باسە لە خەسەت و تایبەتمەندەکانی ئەم ڕووداوانەی ئەخیر بکرێت بۆی بابەتەکە زیاتر بکرێتەوە. پێم وایە ئەوەی کە ئێستا لە عێراق و لە سووریا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ڕووەدا، ئەو ڕووداوانە چەند خەسەت و تایبەتمەندێکیان هەیە. یەکێ لەو خەسەتانەوەی کە کارکتەری غێرە حکوومەتی هاتوونەتە ناو سیراع و ململانەی ناوخۆی دەوڵەتان لەسەر ئاسی عێراق و سووریا و هاتوونەتە ناو سیراعی و ململانەی وڵاتە ئیقلیمیەکان و هەروەها تەفاعولاتی نێودەوڵەتیشی کارکتەری نەحکومی مەبەستە لە میلیشیات. بەڵێ مەبەستم لە هەموو ئەو کارکتەرانەی کە وەزیفەیەکی حکوومەتیان نییە، ئەوانەی دەتوان بیانکەین بە دوو بەشەوە، ئەوانەی کە ناویانرێ منەظەماتی ئەرهابی، ئەوانەی کە ناویانرێ منەظەماتی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی بۆ نمونە، یا ئەو گروپ و لایەنانەی کە زیاتر وەچی مەدەنی و دیموکراتی تریان هەیە لە مەسەلەی ئەرهاب. تایبەتمەندی دووەم ئەوەیە کە ڕووداوەکانی ئەم چەند مانگی ڕابردوو دیراسە کرابوو لەلایەن موسساتی مخابراتی دنیاوە، بەڵام پێشبینی نەکرابوو بەو سرعەتە ڕوو بدەن، بە تایبەتیەوەی کە لە مووسڵ ڕوویدا هەموو عالم و هەموو ناوچەکەشی تووشی شۆک کرد، حتا ئەو کارکتەرانی کە دەستیان هەبوو لە پشتەوە لە جوڵاندنی ئەو نوعە لە حرەکەیەکی سەریع و گشتگیر و فراوان لە ناوچەکەیە بخۆشیان بەو دەرەجەیە قابلی پێشبینیکردن نەبوو لە ناوچەکەیان. و سێهەمین خەسەتی ئەم ڕووداوانەی ئەخیرەوەیە کە ئەگەر هەندێک لە وڵاتانی ناوچەکە و هەندێک لە وڵاتانی عالەمی و حتا ئەو وڵاتانی ئەمسالی وەکو عێراق و سووریا خۆشیان ئەگەر پشتیوانیەکی نهێنیان لە چارچەوەی دیپلۆماسیەکی نهێنی لە هەندێک منەظەماتی ئەرهابی کردبێ بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان لە دوا ڕووداوەکانی مووسڵ و پەیدابوونی داعش، ئەم دیپلۆماسیەتە بە شێوەیەکی ئاشکرا، ئەم دیپلۆماسیەتێکی ڕۆشن و ئاشکرا بەکارهانینی مەسایلی ئەرهاب بۆ بەرەو پێشبردننی ململانی ئەقلیمیەکان لە ناوچەکەیە بەبێ شەرم هەندێک لە وڵاتان توانیوانە ئەم پەیوەندیە مخابراتیە سڕیە ئاشکرا بکەن و پەیوەندی خۆیان لەگەڵ ڕێکخراوانە بە شێوەیەکی ئاشکرا بەچەی هەموو باشەوەی کە لە ناوچەکە تا ئێستا ساغ بۆتەوە یەکلا بۆتەوە کامە ئەژنێدایە کە هاوپشت و پاڵپشتی ئەو گروپانەیە. من پێم وایە ئەوەی کە ئێستا کە ڕوئەدا لە بنەمایە مەسەلەکە مەسلەی شیع و سوننەیە لە مەنتیقەکە، مەسلەی ئەو ململانەیە کە لە نێوان ئەم دوو هێزە ئاینیە لە ناوچەکەیە هەیە، حتا وڵاتانی ناوچەکەشی دابەشکرۆ بەسەر دوو بەرەی سوننە و دوو بەرەی شیعەیە و لە پاڵ ئەم ڕووکەشە ئاینی مەسەبیە ئەجندای وڵاتەکانی دەرەوە، وڵاتەکانی ئیقلیم ئەمسالی تورکیا، ئێران، عەرەبستان، قەتەر، خودی عێراق و سووریا، ئەمانە کە لە ململانەیەکی قورسان بۆ
ئەوەی کە لە ڕێگەی ئەم ئەجندایەوە بەرژەوەندەکانی خۆیان و نوعی لە سراع و ململانی لە مەنتیقەکە درێژە پێ بدەن. بە تەسەوری من ئەوەی کە ئێستا کە ڕوئەدا زیاتر ئەو تەوژمی تونندڕەوی عالەمی سونەیە کە بە تێڕوانینی زۆر لە منەقیدین و حتا باحیسەکانەوەیە کە عالەمی شیعە ساڵانێکە وازە حرەکاتی ئەرهابی هانیوە و حتا بۆ سلماندنی ئەم دۆخێژەوەیە کە لە فتاوای مەڕاجعی شیعی لە مەرجع هەر باڵاکانیانە مەسلەی تیرۆریزم مەسلەی ئەرهاب لە ئەو مەساحە جوگرافی کە شیعە ئیستا تەحکومی تاکە تا ڕادەیەکی بەرچاو بە دەرەژەی نەمان کەم کراوەتەوە و ئەمە ململانەیەکی قورسە لە بینی ئەم دوو هێزە سیاسەیە کە پریشکەکەیشی بەر خەڵکی مەنتیقەکە حکوومەتەکانی مەنتیقەوە بە تایبەتی بەر میلەتی کوردیش کەوتووە. زۆر باشە. دکتۆر محەممەد بازیانی ئەم کاتت باش سواز بۆ ئامادەبوونت لەگەڵمان لە شاری هەولێرەوە. ئەمەوێ بپرسم ئایا کورد لە نێو ئەم ململانێ ئیقلیمیانە توانیوێتی یاریکەرێکی باش بێت؟ ئایا کورد ئەتوانین بڵین بە یەکلابوونەوەی ئەم ململانیانە یان بە دەرکەوتنی هەژمونی یەکجارێکی یەکێک لەو دوو ئەجنێدایە ئێران یان تورکیا کورد لە کامیانە زیاتر سوودمەند دەبێت؟ سەرەتا بەناوی خۆ ئێوارە باشی لە بەڕێستان و میوانە بەڕێزەکەتانەکەین. لە ڕاستیدا ئەمەی میوانە بەڕێزەکەتان ئیشارەتی پێکرد هەندێک لەو بابەتانەیە بەحقیقەتەن ئێمە ئەتوانین ئەو سیراع و ململانەی کە لە ناوچەکەدا هەیە بە تایبەت لە نێوان ڕژێمە دیکتاتۆر و ڕژێمە خۆسەپێنەرەکان و لەگەڵ میلەتانی ناوچەکەدا ئەوە ئەتوانین بڵین بەروبوومی ئەم حاڵەتەی ئێستای لێبووەوە. بە طبیعەتی حاڵیش دوو جەمسەریەک ئێستا لە ناو منتقەکەمانە هەیە بە تایبەت بەرژەوەندەکانی ئێران و بەرژەوەندەکانی تورکیا. ئەمڕۆ ئەو دوو بەرژەوەندیش ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر لە ململانیان و دوو مەشروع هەیە ئێستا. ئەو دوو مەشروعێکە کە سیاسەتێکی تەسویرکردنی مەشاکلەکانە لەلایەنی تورکیاوە و سیاسەتێکی کەی ئێرانیش هەیە لە ناوچەکەدا کە سیاسەتێکی با بڵێن تا ڕادەیەک وەکو خۆیان ئاماژەی پێەکەن لە هەوڵی ئەوەدان کە پایتەختەکانی وڵاتانی ناوچەکە بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆیانەوەکو سیاست مەدارانی خودی خۆیان و سیاست مەدارانی جمهوری ئیسلامی ئێران ئیشارەت بەوە دەکەن. واتە سیراع لە بینی دوو دەوڵەتی گەورەیە هەیە لە ناوچەکەدا. ئەم سیراعش بە طبیعەتی حاڵ دەوڵەتە زلهێزەکانیش هاتوونەتە نایە بە تایبەت ئەمریکا بۆ مسۆگەرکردنی بەرژەوەندەکانی تایبەتی خۆی. لەم نێواندەشدا کورد ئەتوانم بڵێم عینەن دابش بووە لەم دوو جەمسەریە بەداخەوە دەڵێم تەحکومی ئەو دوو دەوڵەتە گەورەیە لە ناوچەکەدا بە حکمی ئەوەی کە ڕۆلی گەورەیان هەیە. ئێران دەوڵەتێکی زلهێزە لە منتیقەکە، هەروەها تورکیاش بە هەمان شێوە دەوڵەتێکی گەورەیە و هەردوو لە ستراتیجێتیان هەیە. ئیشکال لێرەدا ئەوەیە کورد ستراتیجێتی نییە، ینی دەوڵەتی ئێران ستراتیجێتی تایبەتی خۆی هەیە. تورکیا دەوڵەتێکە استراتیجێتی هەیە، استراتیجێتی نزیکی تا 2023ەیە. ئێران استراتیجێتی 100 ساڵەی هەیە وەکو دەوائرە مخابراتی عالەمیەکان ئیشارەت و تەوجمەیان پێکردەوە وەکو زۆر جار باسی هیلالی شیعەکرێ لە منتەقەکەیە وەکەوەی کە ئەم جارێ ئەخیری جەنابتان ئاگادارن کە سەنعا پایتەختی یەمەن کەوتە ژێر دەسەڵاتی ئەوانەوە و لە هەمان وەختا دەوترێ بەیروتیش لە ژێر دەستی ئەوانەیە، بەغاژ لە ژێر دەستی ئەوانەیە، تەهرانیش واتە چوار عاسیمەی گەورە لە ناوچەکەدا ئەوان ئەتوانن بڵێم تا ڕادێ تەحکومی پێکرد. باشە دکتۆر محەممەد، کورد یان هەرێمی کوردستان با بڵین ئایا بەشێکە لەم ئەژنێدایانە یان لە نێوانیانە یاری ئەکا یان ئەیەوێ سوودمەند بێ لە هەردووچیان یان ئەیەوێ بەلایەکا بکەوێ کامیانە؟ خۆزگایە کورد بیتوانایە یاریکەرێکی زۆر باش وایە لەم مابێنەیە بیتوانیا یاری باشی بکردایە بۆ ناتوانێت تا ئێستا یاریەکی باشی نەکردووە هەرێمی کوردستان کەماوەتەوە ئەوەی کەتی ئەگەم من ئەوەی کە تێگەم وەکو تێژەر و باحیثێک و بابڵین دیراست و تێژینەوەی وردشمێ لەسەر هەردوو دەوڵەت و ئەوان استراتیجێتیان هەردوو تەڕەف و استراتیجێتەکەیان ئێستا مەتەلەن ئەگەر بێت و تەماشای استراتیجێتی تورکیا بکەین بنەماکانی سەرەکی سیاسەتی تورکیا ئەوەیە لە ناوچەکەدا بە تایبەت پاش هاتنی حزبی دادوگەشە لە ساڵی 2002
یەک لەو بنەماکان باسی ئیرادەی شعوبەکە میلەتان ئەکا ئیرادەی میلەتان و ڕەغبەتیان بۆ گۆڕانکاری و دیموکراتیەت و با بڵێن ئازادیەکان ئەمە یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئەوانە بنەمایەکییان هەیە حەزەکەن ئیستیقرار لە منتەقەکە بێ لە عمق استراتیژیەکە ئاشکرا بەوە دەکەن و بە تایبەت لە دەوڵەتانی دەور و پشتی خودی خۆیان دەیانەوێت تەسفیری ینی بە سفرکردنی ئەو مشکلە و گیرروفتیانە بکەن ئەمە تەمان لە عمق استراتیژیەکەی دکتۆر ئەحمەد داودۆڵو بە ئاشکرا ئیشارەت بەوە دەکرێت ڕەفزی تەدەخلی عسکەری ئەەکەن نایانەوێت تەدەخلی عسکەری دەرەوە بێ و لە هەمان وەختە هەوڵەدەن ئەگەر بتوانن ئەو مەسەلە عسکەریانش بێ ئەو کێشانش لە دەور و پشتەکەیا بێ بپێی یارمەتیدانی مرۆیی زیاتر بچنە ناو مۆزوعەکە وەکو ئێستا لە سووریا و لە شوێنەکانی کەیە و ئەوان ڕەفزی مەسەلی عسکەریەکەن ئەمە سیاسەتەکان بە ئاشکرا دیارە بەڵام سیاسەتی کورد لە مابێنەیە عجە بتوانیوێتی تا ڕادەیەکی زۆر بەتەکوما وەکو استراتیجیەتێک تەوافق بکات لەگەڵ ئەم عمق استراتیجیەی تورکیایە و لە هەمان وەختە ئێرانە من بەدید و بۆچوونی من ئێستا تەوزیعێکی جوگرافی دروست بووە بەداخەوە دەڵێم ینی تەوزیعێکی جوگرافی ئەو قسەی من نییە قسەی زۆربەی زۆری باحثەکانی دەرەوەنەوە حتا تەنانەت حتا حیزبەکانی ناو خودی خۆشمان با بڵێن تێژەرەکانی ناو کوردستانیش دەڵێن تەوزیع بۆ بەسەر دوو جەمسەرە جەمسەرێک لەگەڵ ئێرانە زیاتر علاقە و پەیوەندەکانی هەیە و جەمسەری دووەمشیان لەگەڵ تورکیا زۆر سپاس دکتۆر محەممەد بێت و تەفاسیلی بێتوانم بۆ لەگەڵمان بمێنەرەوە یەمە لای میوانەکەم لە شاری سلێمانی کاکباران مەجید خان کاکبارم تا ئێستا تا ئەم ساتەی کە ڕووداوەکان پێگەیشتون کورد دیاریکەرێکی باش نەبووە یان وەک ئەوەیە کە دکتۆر محەممەد ئاماژەی پێدا دابش بۆ بەزارە دوو جەمسەرەکە یەکەمیان کورد ڕۆڵی نەبووە لەم ئەحداسانەی کە لە ئەخیرا ڕووی داوە کوردۆک و دراوسەیەکی ئەم قەیرانە تێوەگلاوە لە خێرا باشە بەڵام تاکە هێزەکە بەرەنگاری داعش بۆ تۆ چۆن ڕۆڵی نەبووە بەڵێ لە دروستکردنی ئەحداسەکانە ڕۆڵی نەبووە یعنی لە دروستکردنی و ئەحداسانەی دروستبوونی داعش لە بەرەوە خەڵکانی تر دەستیان لەم بابەتەیە هەبووە کێشەکە ڕوبەڕووی کورد کراوەتەوە ئەمە خاڵیەکەمە خاڵی دووەمیان ئەوەی کە ئەمێ باسی بکەمەوەیە کە پێم وایە حکوومەتی عەرێبی کوردستان بە هەموو لایەن و حیزبە سیاسەکانیانەوە دۆخێکی سیاسیاتەوە پێشەوە لە پێش گیرانی مووسڵەوە دوای گیرانی مووسڵ ڕاستە من خۆم یەکێ ملوانی کە باسمان لەوە کردووە کە دوو جەمسەری لە سیاسەتی کوردیشە هەبووە بەڵام من پێم وایە سێم دوو جەمسەریە لە ناو هێزە سیاسەکانی کوردستانە بەڕادەیەکی ئێژگار ئەژگار زۆر کەم بۆتەوە لەبەرەوە هەردوو لای سێ لە منتیقێک حکومەکە بە سێدانەویژەوەیە کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە بەردەم و خاڵتەرێکی گەورەیە و ناکرێ کورد یاریکەرێ بێ لایەنێ لە لایەنەکان بێتە ناو لعبە سیاسی باشە چی وای کرد کە ئەم دوو جەمسەریە لە ناو هێزە سیاسەکانی کوردستانە کاڵ بێتەوە یەکەمیان ئەو پشتیوانی نەکردنی حکوومەتی تورکیا بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ هەولێر یا خاڵی دووەمیان ئەو تەعاتفە گەورە جەماوەریە بە تایبەتی کە لەسەر مەسەلەی کۆبانی دروست بووە و ئەو با بڵێن پرۆژە ئاشکرایی دەوڵەتی تورکیایە بە تایبەتی لە سووریا و لە عێراقا و سێهمینیان پشگیریەکانی کۆماری ئیسلامی ئێران بووە نەیشارینەوە کە لە لەحزەی یەکەمەوە ئەوان لەسەر خەت بوونە بۆی کە هەرێمی کوردستان بە تایبەتی لە مەترسی داعش بپارێزن باشە ینی پشگیریەکانی ئێران لەو ئاستەیە بووە کە هەرێمی کوردستان بەم شێوەیە باسی بکە ئەوە قسەی من نییە لە بەرەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لە لەحظات یەکەمە ڕەتفعلی هەبوو بەرامبەر بەوە ڕەتفعلەکەی ژەوە بوو کە خۆی بە شخصی سواسی ئێرانی کردبووی کە ئێران هاوکارێکی زۆر باشی هەرێمی کوردستانی کرۆ بۆی بیان پارێزە لە داعش ئەمە خاڵ یەکەمە ئەوەی کە مربوطە بە ململانەی تورکیا و ئێران و کاریگەریەکانی لەسەر قەزەی کوردی و لەسەر هەرێمی کوردستانەوە باسوخواسێکی زۆر هەڵەگرێ بەڵام ئەوەی کە ئێمە لێرەمە بەسمانە سیاسەتەکانی ئێران و تورکیا بەرامبەر بە داعش و ئێمە شۆ نەتوانین ئیسفادە لەو سیاسەتانە بکەین بە تەسەووری من یەکەمیان مەسلەی داعش مەسلەیەکە کە پەیوەندی بە عالمی سوننە خۆیەوە هەیە ئەم مەسلەیە قەزەی کوردی نییە ئێمە حتا لە ململانە سیاسەکانمانە بۆی ئەو سوڕەیە دروست بووە کە کورد قازانجێکی زۆر لەم بابەتە ناکە بە تایبەتی عێراقی سەلەژە زەختێکی زۆرە ڕوومادی خەریکە ئەنبار خەریکە ئیگیرێ لە بەغدا زۆر نزیکن تا ئێستاکە بەغا مل بۆ خواستەکانی خەڵکی کوردستان نادا ئەمە سوڕەیەکی دروست کردووە کە کورد دەستکەوتێکی سیاسی لەم بابەتیان نەبوو لە بەرەوەی دەستکەوتە سیاسەکە ئێمە هەر لە بەغدا دەیبینین بەڵام لە ڕووی نێودەوڵەتیەوە پشتیوانێکی باش بۆ قەزەی کوردی هەیە ئەمە یەکێکە لە دەستکەوتە سیاسەکان کە کورد هەیەی بەڵام وەکو ئەم دەستکەوتە بیکەین بە وەڕقێ لە بەغا بەکاری بین یا لە تاران یا لە ئەستەمبوڵ ئەمە بابەتێکی ترە دەستکەوتی دووەمیان لەم ئەحداسانەی ئەخیر کە بووە کوردستان
توانیوێتی پارێزگاری لە سنوورەکانی خۆی بکات چەند بەشێ لە خاکی ئەمە کەوتە دەزاعش بەڵام ڕۆژ بە ڕۆژ سات بە سات گوند بە گوند کوردستان پاگەکرێتەوە لە پێرشی تیرۆریستان. باشە ینی کەواتە تۆ هاوڕایت لەگەڵ هەمانەوە قسەی کە دکتۆر محەممەد بازیانی لە هەولێرەوە باسی کرد کورد استراتیژی نییە بەڵام ئەم دوو ئەژنێدایە استراتیژی خۆیان هەیە لە بەرەوە دەوڵەتن. من تێنەگەیشتم مەبەز استراتیژ چییە؟ ئەگەر مەبەز استراتیژ پرۆژەی نەتەوەی بێ هەنگاوی بۆنراوە ئەوەی کە خطابی سیاسی کوردی لە سەر ئاسی نەتەوەی یەک بخرێ ئەو کۆنفرانسانێک کە لە هەولێر کرا و ئێستاکەش مەیلێکی بەقوت لە بینی هێزە سیاسەکانە هەیە بە شێوەیەکی کردداری ئەو تەفاهم و تەفاعولێکە لە نێوان هێزە سیاسەکانی کوردستان هەیە ئەو هاوکاریانەی کە ئەو تعاتفانەی کە خەڵکی کوردستان بەرامبەر هێزەکانی ڕۆژاوا و باکووری کوردستان هەیەە ئەو پەیوەندیە دوو خۆڵیانەی هێزە گەورەکانی سیاسی پارتی یەکێتی پەکەکە گۆڕان لایەنە ئیسلامیەکان و تەفاعولێکە هەیەە بەرامبەر بۆ ڕووداوانەی کە ڕوەدەن ئەمانە بۆ ناوینەنانی پرۆژەی استراتیژی باشە بەڵام ئەی بۆ ناوینەنەی کەمە هەر هاوسۆزیەکە لە ڕووی ڕاگەاندنەوە بەڵام تا ئێستا بەژێک لەو ناکۆکیانە هەرماون تا ڕادەیە گرشتری ژەبن. من پێم وانە مە هاوسۆزی بێت لە بەرەوەی ئەم هاوسۆزیە ئەگەر تەرجمەیەکی سیاسی بکەیگاتە تەداخل لە شوونی وڵاتانی ترا پێشتر ڕێگە پێدراو نەبووین بەوە بەڵامی سە کورد و جەسارەتە بەخۆیدا کە بازە دۆخی ناخۆی تورکیا بکە بازە دۆخی ناخۆی سووریا بکە بازە دۆخی ناخۆی کوردستانی ئێران بکە ئەمانە هەمووی لە چوارچەوەی پرۆژەیەکی نەتەوەی یاکە و پرۆژەیە زروف و ڕۆژگار سەپانوێتی بەسەر لایەنە سیاسەکانە لە بەرەوەی دژمنێکی مەترسیداری هاوبەشەیە کە وش داعشە و تەفسیر و خوێندنەوەی دووەمی من بۆ پرۆژەی استراتیژی ئەگەر مەسەلە بەدەوڵەتبوونی کوردستان و مەسلەی ڕفراندۆم و مەسلەی سەربەخۆی کوردستان بێ ئەمەیان تەوەرێکی ترە و باسێکی ترە و بە پێی پرسیارەکانی جەنابن دەمە زۆر باشە لێ بۆلات. دکتۆر محەممەد بازیانی باسی ئەوەکرێت کە لە 2011ەوە شۆڕژ لە سووریا هەڵگرساوە بەڵام ئێران تا ئێستا نەهێشتووە ڕژەمی بەشار ئەسەد بکەوێ. ئێران هاتە ناو عێراق و دەستی تێوەرا و بەرگری لە بەشێک لە خاکی عێراق کە لە دژی داعش. ئێران تا ئێستا نەهێشتووە حیزبوڵڵا لە باشووری بەیروتە بکەوێەوە تا ئێستایەکێ لە بەهێزەکانی ناوچەکەیە و لە دواییشیانە ئێران توانی حوسیەکان لە یەمەندا بکاتە باڵادەست. ئایا ئەمە مانای پێشکەوتن و زاڵبوونی هەژمونی ئێرانیە لە ناوچەکەیە بەگشتی؟ خۆی ئەمە دەتوانین باسی ئەوە بکەین ئەوان وەکو عەرزی بەڕێستم کرد هەردوو تەرەف استراتیجێتیان هەیە مادام استراتیجێتی هەیە هەنگاو بە هەنگاو هەوڵەدا بەرە ئەو ئامانجانە بڕوە کە خۆی دایناوە. تورکیا وەکو ئیشارەتم پێکرد تا 2023 بەرنامە و استراتیژی هەیە و یەک لەو بەرنامانەی کە ئەوەیە بە بڵێن کێشەی کورد لە تورکیا تەسویر کە مەشاکلەکانی دەوروپشتی و تەدەخلاتی عسکەری نەکات لە دەوڵەتەکانە بەڵگەودەلیش ئێستا ئەو مەرج و شەرتانەی داناوە زۆری تعجیزیە بۆ ئەوەی کەەوە بەو شێوازت مامەڵەکە بۆ ئەیە ئیشارەت بەوە دەکرێت استراتیجێتی ئەمریکا تا ئەم ساتە وەختە دیار نیە لە ڕۆژهڵاتی ناوینەوە زۆر بە ئاشکرا استراتیجێتیان هەیە بەڵام بۆ ڕۆستەکانیان حتا بۆ کوردیش حتا بۆ کوردیش دیار نییە ئێستا کورد نازان استراتیجێتی ئەمریکا ڕوخانی بەشار ئەسەدا نەمانی با بڵێن داعشە پاڵپشتی قەزەی کوردیە لەگەڵ مەسیری کوردایە استراتیجێتەکەیان دیار نییە بۆ خۆیان دیارە بەڵام بۆ بەڵام هەموو شتانی کە باسمان کرد دکتۆر محەممەد بازیانی هەموو شتانی کە باسمان کە مانەوەی بەشار ئەسەد لە سووریا حیزبوڵڵا لە لوبنان زاڵبوونی حوسیەکان لە یەمەن مانەوەی حکمی شیعە لە عێراقا و نەگرتنی بەغداد لەلایەن داعش و هێزە تونڕەوەکانی ترەوە هەموو ئەمانەمانای ئەوەیە کە ئێران استراتیژەکەی سەرکەوتوو بۆ تا ئێستا ئەوەی کە من تێگەم استراتیژێتی ئێران سەرکەوتو نەبووە تا ڕادەیەک مەرحەلی قۆناغی لەوانەیە سەرکەوتوو ببێ باشە بەڵام ئێران خۆی بەڵام بەشێک بەشێ لە استراتیژیارانی ئێران خۆیان ئاماژە بەوە ئەدەن کە ئێستا ئێران استراتیژەکەی سەرکەوتووە لەبەرەوەی گەروی هورمز و گەروی بابولمەندەبیش لەژێر دەستی ئێرانایە کەواتە بەم پێ کەنداوی عەرەبی و دەریای سوور و تەنانە دەریای سپی ناوەڕاستیش لەژێر دەستی ئێرانایە. ئەوەی کە من وەکو باحیتێکی استراتیژی تەماشای دەکەم نەخێر ئەمە وەکو فەخێک وایە وەکو داوێک وایە ئێستا بۆ ئێران درایەوە
ئێران دەیتوانی بە شێوازێکی کە مامەڵە بکە لەگەڵ سەر ئاستی عێراق لەسەر ئاستی سووریا لەسەر ئاستی با بڵین لوبناان لەسەر ئاستی یەمەن ئەم حاڵەتی کە ئێستا ئێران تێکەوتووە ئێران و شیعە لە هەموو دنیای ئەقلیەتە ئەگەر قیاسی کەی بە نسبەت سونەوە ئێستەوە جەنابتان ئاگدارن حوتیەکان وردە وردە انحیسارەکەن لە زۆر مواقع هەیە وا وردە وردە خەریکە ئینسیحابی تێدا بکەن چونکە ئەو هێزەیان نییە کۆنتترۆلی هەموو منتەقەکە بکەن ئەوە حاڵەتی یەکەم بە نسبەت عێراق شەوە ئامان شێوە جەنابتان ئاگادارن ئێستا دەسەڵاتێک لە بەغایە کە موالاتی هەیە بۆ ئێران تەماشاکەین تەصفیری مەشاکلەکان ناکە بە سفر نەکردنی مشکلە و گیری گرفتەکان لەگەڵ کووردا لەگەڵ سونەیە بۆ تەمای ئەوەی کە ئەسڵەن ئێران ئەمڕۆ مەرغوب نەبێت لە ناوچەکەدا یعنی دەموچاوی ئێران دەموچاوێکی مەرغوب نییە بەو تەدەخولاتانی کە دەکرێت قاسمی سلێمانی شێلێک نییە تێیدا نەبێ ئەو هەموو ڕسمانی کە بڵاو ئەبێتەوە جەنابتان ئاگدارن ئەمە حاڵەتێکی دروست کردووە کە بە حقیقەتەن مەقبول نەبێت چونکە بە طبیعەتی حاڵ ئێران خۆی قبول ناکە پێشمەرگەیەک لێرەوە بڕاتە ئێوە بەڵام تەماشا دەکەی ئەو لە هەموو شوێنەکانە حضوری بوونی واتە دەسەڵاتێک نییە ئەمڕۆ لە عێراق ئیرادەی خاوەنی ئیرادە بێت لە بۆیە ئەمە مۆزوعێکە زەرری کردووە لەم استراتیژیەتە باشە بۆ ئەو ئێستا بێئیرادەیی دەسەڵاتە قازانجی بە کردووە ئێرادەیی دەسەڵاتی عێراقی لە بەغدا تا چەند کوردی گرتۆتەوە طبعا کوردی گرتوتەوە تا تەماشاکەی بوجەی خەڵک ئەبڕێ بوجەی کوردستان ئەبڕێ موچەی خەڵکی ئەبردرێ کوردێک کە ئەڕوا بۆ ئەوێ عسای بالناحەق تەماشا دەکەی لەبەر ئەوەی کوردە دایەگرێتە خوارەوە هەر لەو سەیتەرانەی کەوا کورد لەگەڵ شان بەشانی کورد توانرا ئەو منطقانە پاک بکرێتەوە لە منطقەی سلێمان بێگ و ئەو شێنانە ئێستا کورد داگیرێتە خوارەوە بەستەنها لەبەرەوەی کووردە من ئەمە نمونەی حەید بۆ ئەهێنم یعنی برادێکی زۆر زۆر نزیکم ئەو ڕۆژانە کە ڕۆشت بۆیە وتبیانەوەی کە کووردە دابەزێتە خوارەوە ئەوەشی عەرەبە با بڕواوەی شیعەیە با بچێتە ئەو لە حتا عەرەبەکانی سونەش دەسی لێ نادەن ئێستا زیاتر مەقسەدیان کووردە لە کاتێکا کورد ئەو هەموو تەضحیەیدا لەو منطقانە بۆ پاکردنەوەی ئەو ڕێیانە وها ئەتوانم ئەمە بۆیە کە کورد استراتیجێتی نیە ئەکەوێتە ناو استراتیجێتی خەڵکە ئەگەر مەجالێکم پێ بدەیت بۆ قەزەی استراتیج کە بۆ ئەو مامۆستا بەڕێزە بەڵێ ئەگەر بە کورتی بێسپاسەکەم بە حقیقەتەن بە کورتی زۆر بە کورتی من کە ئەڵێم کورد استراتیجێتی نییە لەگەڵ حدەثەکە کە ڕوئەدا دێ تەعاملەکە چی بکەم و چی نەکەم لەوەشە هەم دێ استراتیجێتیان چونکە ئەگەر استراتیجێتیان ببێ تەماشاکەی هەڵوێست و مووقیفی یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتای ئەم ڕووداوانە حاڵەتێک بوو و پارتی دیموکراتی کوردستان حاڵەتێ بوو ئەگەر استراتیجێتێکی تۆکمە هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لەلایەن حیزبە سیاسەکانی کوردستانەوە مەفروض وا بوو تەوزیعێکی ئەدوار بکرێت زۆر بە جوانی ڕێیەکان دەرکرایە تەنانەت حتا لە وەسایل ئیعلامەکانە میدیاکانە بە ئاشکرا دیارە دوو جەمسەرێکی زۆر زەرگەورە حتا لە کوردستان شادیار بوو ئەمە قسەی من نەبوو قسەی هەموو میدیاکان و ئیعلامەکانیش بوو ئێستا تۆزێک ئەوەنتر بۆتەوە لەم دانیشتانەی کاکرێ لە بین یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان زۆر جار بەوەی ئیتیامە کرا کە لەو منطقە و ناوچانەی کە ئەوی تێدایە هیچ کاتەیە بەرەنگاری بوون نییە لەگەڵ هێزی داعشە بەڵام لەو لاوە یەکێتی نیشتمانی کوردستان بەرەنگاریە ئەمە یەکتریان ئیتیامە کرد بە مەسئلەیە بۆیە ئەگەر استراتیجێتێکی تۆکمە بوایە ئەو وەزعەکە بەو حاڵە نابوو کورد تا دوێنێک کە باسی خود با بڵێن ئیستیفتای ئەکرد و ڕیفراندۆمی دەکرد و دەوڵەتی کوردی ئەکرد ئێستا باسی دەوڵەتی کوردی هەر نەما لە کوولەگەی تەرشە ئەمە مەوزوعێکە حتا لەوەش استراتیجێک نەبوو یەکێتی نیشتمانی کوردستان دید و بۆچوونێکی بۆ استراتیجە کە استراتیج نەبوو و پارتی دیموکراتی کوردستان نەوعێکی کە ئیسلامیەکان جۆرێکی کە فلەبەرەوە گە استراتیج ببێ مرکزی دیراساتەکان دایێنێ نەک حیزب دایبنێ استراتیج ئەوێ مەراکزی دیراساتی دایبنێ زۆر سپاسەکەم دکتۆر محەممەد لەگەڵمان بمێنەرەوە سپاسەکەم لەگەڵ ئەوەی تکاوی لە ناوچەکە ڕوئەیە تا ڕادەیەک تەڵایەکە بۆ ئێران بە تەسەوری من حەلەقاتی مەفقود هەیە لە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکیەکان بە تایبەتی لە دواوی کە لە 2011 لە عێراق کشانەوە کاریگەری و نفوزی خۆیان لەگەڵ هاتنی دیموکراتەکان بۆ سەر دەسەڵاتی سیاسی لە ئەمریکا نفوز و دەسەڵاتی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا حەدێ پاشەکشە پێکرد و ئەو حەڵقە مەفقودانەی کە ئەمریکا هەستی پێکرد بە تایبەتی لە عێراق لە سووریا لە لوبنان کاریگەریەکی ئەو تۆی بەسەر ئەحداسی سیاسی وڵاتانەوە نەما بوو خوێندنەوەی تا حدێک ئەتوانم بڵێم دقیقە جوابی ئەو گومانە ئەداتەوە کە بەڕاستی دروستبوونی حرەکەیەکی وەکو داعش بە بێ پاڵپشتی سەرەتایی هێزە دەوڵەتە گەورەکانی دنیا ممکن بوو لە ناوچەکەیان ڕوو بدا بۆ حەجم بۆ مەساحەیە تەسەورێکەیە ڕوویاکە وەیە
کە بۆ ئەوەی ئەمریکیەکان بەر لە هەژمونی ئێرانی بگرن لە ناوچەکەیە ئەم هێزە پاڵپشتی کراوە لە سەرتاوە حتا لایەن دەوڵەتی تورکیا خۆشیەوە بە چەند ئاراستەیەک ئاراستەی یەکەمیان بۆی گۆڕانکاری لە بەغدا دروست بکەن ئەم گۆڕانکاریە لە بەغدا داعش کە دێت مووسڵ ئەگرێت لە ڕۆژی پێنجەمی گرتنی مووسڵە بەیاننامەیەکەدا بە قۆنسۆلیەتەکانی ڕۆژاوایی لە عێراق لە 5 خاڵ یەکەمیان بازەوە کە کاڵە داعش حرەکەیەکی تیرۆریستی نییە خاڵی دووەمیان بازەوە کە کاڵێ داعش بۆ نەجادانی ئومەی سونی لە عێراق هاتووە کە پایتەختەکەیان بەغدای و لێیان داگیر کراوە لە خاڵێکی ترا بازەوە کاڵێ داواتان لێ یەکەین کە راپۆرتی صحیح و سالم لەسەر ئێمە بە وڵاتانی خۆتان بدەن و خاڵێکی زۆر گوماناوی مەشبوهی تایە ئەڵێ هیچێک لە سەفارەتەکانی ئێوە هیچێک لە قۆنسۆلیەتەکانی ئێوە لە کاتێکا کە ئێمە بەغدا بگرین ئێمە تعڕوزیان پێ ناکەین ئەمە گومانە دروستەکە گومانەکە بە لێگەڕێن بۆی تەحلیلی دقیق لەسەر مەسەلەیە بکرێت لە سووریا ئەمریکیەکان حەڵقەی مەفقود هەبوو لە ڕێگەی داعشەوە پەیوەندی ئێرانیەکان هەبوو مستەمر بە ئەمریکیەکانەوە پێشببینی مەسلەی داعش کرابوو لە عێراقا لە زاری قایمقامی معاونی عەرەبی ئەفریقایی وەزارەتی خارجەی ئێران کە عەمیری عەبدوڵڵاهیانی ناوە لە سایتی ئێرانی دیپلۆماسی بازەوەکە بازەوە کاڵێمە ئەمریکیەکانمان ناگادار کردوەوە لە ڕووداوانێک کە لە عێراق ڕوەدەن و داوای نوێ لە هاوکاری کراوە بۆ لێدانی داعش حتا وڵاتە ئەوروپیەکان لە مەسلەی ئاگادار کراونەتەوە زۆر بە خوێن سادی جوابی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی لەسەرم بابەتەوە بۆتە کە ئێمە هیچ عەجەلەیەکمان نییە بۆ لێدانی داعش ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەمیان ئەوەیە کە ئەوان پرۆژەی 3 ساڵە و چەندین ساڵیان هەبوو لە زاری زمانی وەزیری خارجی ئەمریکیەوە باز لە پرۆژەیەکی 30 ساڵەکە بۆ لێدانی داعش ئەمە واکە کە مواجهەی سیاساتی ئەمریکی لەگەڵ ئێرانی لە منتیقەکە تووشی تەسادمێکی قورس ببێ باز هەژمونی نییە باز لەو سراع ململانی قورسەیەکە لە دەروەی حیواری ئەمریکی ئێرانی لە بەرنامەکانی پێنجایی دێت باشە کەواتە هاتنی داعش بۆ عێراق و ئەو پێشڕۆیانی کە لە ناوچە جیاوازەکانی عێراقا کردی دەرەنجامی نەمانیان لاوازبوون یان متبوونی ئەو حیوارە ئەمریکی ئێرانیە بوو کە پێشتر لەسەر عێراقیان بوو من تەسەوڕم وایە داعش پرۆژەیەکی زۆر عمیقتر و حتا دقیقتر لەوەش ینی ئەم مەسلەیەکی سەهل نییە ینی حرەکەیەک بەو سرعەتە گەشە بکە مەساحەیەکی زۆری وڵاتی سووریا و هینداگیر بکە حتا پەیوەندی بە ململانەکانی تورکیاشو هەیە تورکیا لەگەڵ ئەمریکیەکان ناکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە متەفیق نەبن لەبەرەوەی تورکیا ئەندامی ناتۆیە لەبەرەوەی تورکیا متحالیف و هاوپەیمانی ئەمریکایە بەڵام خواستی تورکەکان بۆ بەرەنگاربوونەوەی داعش جیاوازە لە خواستی ئەمریکیەکان و جیاوازە لە خواستی ئێرانیەکان خۆشیان بۆ باشە ئەگەر ئێمە جیاواز لە خواستی ئەوانە بەڵام سەبارەت بۆ گومانەی کە تۆ باسیەکی داعش هێزێکی گەوری لە پشتۆ بێ بەڵام ئێستا ئەو هێزانی کە باسکرانیان تۆ بگومانەوە باسیکردن کە لە سەرەتای دروست بوونەوە لە پشتی داعش بوو بن ئێستا هەمویان لە بەرەیەکان و لە دژی داعش و لێدن من بە خوێندنەوەی خۆم وەکو تاکیە کە بیر بکەمەوە ئەمە پرۆژەیە کە بۆ تەداخلاتێکی درێژخایەنی وڵاتانی ڕۆژاوە ئەمریکی لە منتیقەکەیە تەنانەت لەوەی عێراقیش درێژتر من پێم وایە ئەمە درێژە ئەخایەنێ لەبەرەوەی ئێمە مەسلەی کۆبانی مەحەکە بۆ ساڵی نێودەوڵەتی بۆ ئێمەی ملەتی کوردیش کە بەڕاستی جدین لە لێدانی داعشە بەڕاستی جدین لەوەی کە داعش نەبێتە پرۆژەی دەوڵەتێکی سونە لە منتیقەکە تا ئێستا جدین لەوەیە من تەسەوڕم وایە تا ئێستا کە ئەو زەڕەباتانی کە لە داعش راوە نەبووتە هۆی لاوازکردنی بەو شێوەی کە خواستی ئێمە وەکو کوردایە و وڵاتانی منتیقەکە و حتا خواستی عێراق و سووریاش بێ من مەبەستمە و مەسیج و پەیامانەیە کە حتا مەسەڵەن ئێران داوێتی بە ئەمریکیەکان مەسیجی دووەم کە ئێران داوێتی بە ئەمریکیەکان ئەوەیە کە ئەمان ڕازی بە دەوڵەتی بەکەوتنی دەوڵەتی بەشار ئەسەد نین بەڵام پرۆژەی تورکەکان لەم ململانەیە چۆن گیرەکە لەگەڵ پرۆژەی ئێرانیەکان و سووریەکانە تەسەوڕم وایە تورکەکان تا حدێک مەیلی مشارەکەی محارەبەکردنی داعشیان هەیە تا حدێک حدەکەی ژەوەیە بۆی لەگەڵ ئەمریکیەکان بکەونە سەبقەی سیاسی بە تایبەتی لەسەر مەسەلەی کوبانی
ینی تورکەکان مەبەستیانە کە خواستی خۆیان بۆ مشارەکەکردن لەو حربە نێودەوڵەتی ئەعلام بکەن. خواستی تورکەکان چییە بەڕاستی لە محاربەکردنی داعش؟ ئەوانیانوێ محاربەکردنی داعش بە ئاراستەیەکە برن بە ئاراستەی سقوتی دەوڵەتی بەشار ئەسەدیشی پێوە بێکە ئەمە بزڵبت تەناقوزە لەگەڵ خواستی ئێرانیەکان لە محاربەکردنی داعشە. ئەمە واکە کە ململانەکان لە چەند ساڵی داهاتووشە بە تەسەوری من بەردەوام بێ و محاربەکە ئیلاوەی کە ئێمە وەکو کورتوان خۆمان پارێزگاری لە باش ئەگەر بەشداریکردنی تورکیا لە لێدانی داعشە بۆ ئاراستەیە بڕات کە ڕژێمی بەشار ئەسەد لە سووریایە بخا و پێچەوانە بێت لەگەڵ ئەژنێدا و خواستی ئێرانیە ئەکەواتە تورکیا بۆ ئەم هەموو مەرجەی داناوە یان ئەولەویەتی استراتیژێتی تورکی ئەوەیە کە بەهۆی لێدانی داعشەوە کانتۆنەکانی خۆراوی کوردستان لەناوبەرێ. مەسلەی کانتۆنەکان لەم پرۆژە مەسلەیەکی زۆر بە تەسەوری من گەورە نییە. مەسلەکە زیاتر تعاملی دەوڵەتی تورکیا لەگەڵ دەوڵەتی سووریا و تعاملی دەوڵەتی تورکیا لە منافسەکردن لە 2011ەوە لە 2011ەوە تا ئێستا کە وا بەرە کۆتایی ساڵی 2014 ئەڕۆین کانتۆنەکانی خۆراوی کوردستان کە دروست بوون یان ئەو ناوچەیان ڕزگار کرد خصوصا دەژێت دەسەڵاتی خۆیانەوە بۆ هەموو فشارە بۆ هەموو سنوورداخستنە بۆ هەموو ئابلۆقەدانە تا ئێستا ئەم کانتۆنانە خۆیان گرتووە پێدوانیە ئەمە بەلای تورکیاوە قورسە کە وێڕای هەموو ئەو فشارانەی خسوێتە سەر کورد لەو بەشەی کوردستانە بەڵام خۆیان کردە ئەم بیواقع. ئەو ڕاستە ئەو تەسەورە هەیە کە تورکەکان پێیان خۆش نابێت کە ئەو کانتۆنانە ئەو کیانە کوردیە لەو مۆنتیقیا دروست بێ بەڵام بوونی کانتۆنەکانیش مەترسێکی گەورە نەبووە لەسەر ئەمنی خەومی تورکیا لەو مۆنتیقیان بۆ ڕێژەیە کە باز دەکرێت سێکە هێزێکی وەک من پرسیارە لە جەنابەت بکەم ئەگەر تورکەکان مەبەستیان ببوایە کە بەڕاستی کوبانی بکەوتای تا ئێستا ناکەوت مەبەستیان وایە من پێم وایە ئەمە سەبقەیەکی سیاسی لە بینی ئەمریکەکان و مینەکانە کۆبانی ناکەوێ کۆبانی ئەمێنێتەوە ئەمریکەکانیش ناڵم کۆن بە تورکیاش لەم سەبقەیە قازانجێکی سیاسی ئەکا بۆی کە حزور و وجودی خۆ ئەوش حەڵقەیەکی مەفقودی لە سووریا هەیە بۆی بتوانێت بەدەستی بێنێتەوە. زۆر باشە دکتۆر محەممەد ئەو مەرجانی کە تووشیا دایناوە بۆ بەشداری لە شەڕ دژی داعش یان ئەوەی کە تا ئێستا ناچێتە ناو ئەو بەرەیەوە کە لە دژی داعشە ئەمە لە پێناو جێکردنەوەی ئەژنێدا و سیاسەتەکانی خۆیەتی لە سووریای داهاتووە ئەو ئەژنێدایانەی کە بە دڵنیاییەوە لەگەڵ ئەژنێدای ئێرانیە ئەبنە دژ چۆن ئەم دوانە بەیەکەوە جێیەکرێتەوە؟ ئێمە ئەومان لە یاد نەچێ تورکیا لە سەرەتای 2011ەوە کە ئەو وەزع ناخۆشە خوڵقا و بەشار ئەسەد نەیتوانی ئیسفادە بکات لەو نەسیحەت و ئامۆژگاریانەی کە ئۆردوغان پێیدا بە حکمی ئەوەی علاقە و پەیوەندیەکانی ئۆردوغان لەگەڵ بەشارە زۆر بەهێز و بەین بوو دەوڵەتی تورکیا و دەوڵەتی سووریا علاقە و پەیوەندی استراتیژیشی زۆر باشە عمقیشی استراتیژیانە بوو بەڵام ئەوە بوو جەنابتان ئاگادارن چەند جار هاتوچۆی مەکۆچی کرد لە مابێنیانە و ئەوە بوو نەگەیشتە نەتیجەیەک تەسیراتی ئێران زیاتر بوو لە قەزێکەیە و ئەمە بۆ مای ئەوەی کەوا لە زمانی استراتیژێتی ئەوانە کە ئەو میلەتانە بێ ئیرادەکانیان بێتە دی ئەوە استراتیژێتیانە یان داعمی ئەو میلەتانە بکەن بەڵام نەک بە تونند و تیژی و بە چەک و ئەوانە تەنانەت حتا خۆشیان ئەو مەشروعی کرانەوە بەرەو دیموکراتیەت و یانەوە تا بەرەو چارەسەرکردنی کێشەکان حتا لە تورکیاشە جەنابتان ئاگادارن هەنگاوی زۆر باشی بە زمانی حاڵی پەکەکە خودی خۆشیان ئەگەرچی هەندێ بەرزی و نزمی تێدایە مەتەباتی تایە جاوەکو عەرەب ئەڵێ بەڵام استراتیژێتی ئەوان ئەوە بووکەوە بە سیاسەتێکی مەرینە واتە سۆفت پاوەر یعنی قووەتێکی مەرینە تعاملکەن هێزێکی مەرین نەک بڵێن تونند و تیژی بە توندی چارەسەری مەش باشە لە سووریایە کاکە نقمە لە ناو تونند و تیژیە چۆن ئەم سۆفت پاوەرە بەکارێت خۆی نقم نییە لە ناو تونند و تیژیە بەعکسەوە تونند و تیژی ئەگەر بێت و حسابی کە ئێستا لە تورکیایە و بەراوردی کە لەگەڵ نیزام نابووبوونەوە بەسم لە سووریایە یعنی سووریایەک لە سووریا نقمە لە ناو ئەو لە سووریا هەوڵی ئەوەیدا چارەسەر بێت هەوڵیدا چارەسەر بێ بە ئاشتیانە چارەسەر بێ مەطالیبی میلەتەکە لە سەرەتاوە با بڵێن هەوڵی ئەوەیانەدا کە کۆمەڵی ئینفتاحێک ببێ و ئەو ئەمنەی کە زۆری خەڵکەکانی گرتو ئەزیێتی ئازاری خەڵکەدەن معلومە لە سووریایە ئەمن و مخابرات چ دەورێکی پیسیانەیە لەوەیە یعنی مخابراتی سووری پیستری مخابراتە ئێستا و ئەزیێت و ئازارێکی زۆر ئەو خەڵکە بەڵە باشە دکتۆر محەممەد تا چەند پێ دوایە کە ئەژنێدای تورکی لێوە جێ ئەبێتەوە تا چەند پێ دوای ئەو مەرجانی کە دایناوە بۆ بەشداری لە شەڕی داعشە لەلایەن وڵاتانی غەربیەوە بە تایبەتیش لەلایەن ئەمریکاوە مای قوبوڵە
خۆی مشکلەیەکێ ئێمە سووریا بە حیسابی ئەو بکەین بەس تەنها حیسابی ئەوە نەکەین کە وڵاتێکە بە بڵین دراوسەی عێراق یانەوە تا دراوسەی ئیسرائیلە ئەو ئەمنی ئیسرائیلێکە لە مەسەلە زۆر سەرچەکانە تا ڕادەیەکی زۆر نظامی بەشار ئەسەد حەفاظەتی ئەو ئەمنیەتەی کردووە تا ئێستا تەڵقەیەک لە جۆلانەوە بەرەو با بڵین ئەردی با بڵین جوولەکە نەڕۆیەوە ئیسرائیل نەڕۆیە لەبەر ئەوە ئەمریکا ئەوەی کە زۆر مەقسەدێتی مانەوەی بەشار ئەسەد ئەوەیە نەکبووە لەبەر چاوی کاڵی ئێران بێ وەکو جەنابەت سەرەتا فەرموود سیاسەتی ئێران ناجح بووە لەبەر ئەوەی سەرکەوتووە لەبەر ئەوەی توانیوێتی حەفاظت لەسەر نیزامەکە بکە ئەگە ئەمریکا بیویستە ئێلاچێت تەنها ئەگەر بێت و دژەفرینێک دابنێ لەسەر سووریا ئەوە نیزامەکەی بەشار ئەسەد کەوتووە بە طبیعەتی حاڵ بۆیە تورکیا تەئکید دەکاتە سەر ئەوەی کە ئەبێ منطقەیەکی ئامینە دانرێ و هەروەها دژەفرین دانرێ لەسەر تورکیا ئەگە دژەفرین دانرا من بە یەقینەوە پێتەڵم تورکیا دەورێکی زۆری هەبوو کە لەشکری ئازاد سوپای ئازادی سووریا دامێکی زۆری کرد ئەگەر ئەژنێدای تورکی لە سووریا جێ ببێتەوە ئەمە بێ بە مەترسی بۆ سەر ئیسرائیل نەک ئەبێ بە مەترسی مەقسەدم ئەوەیە احتیمالێکی زۆرەیە ئێستا تامین نین لەسەر ئەوەی کەوا کێ لە دوای بەشار ئەسەد جڵەوە کارەگرێ ئەبێ ئەو لاعیبە بەقەوەتە ببێ کە ئەمنیەتی ئیسرائیل بپارێزێ یەڵا ئەو تەغیرە ئەبێ لە سووریایە من یەقینمێ تەغیرە لە سووریایە بێت چونکە ئەم نیزامانە دیکتاتۆرن ئەگەر ئەم ڕۆژ نەبێ سبەی ئەبێ بڕۆن باشە لەناو هەموو ئەو یاریکەرانی لەناو هەموو ئەو یاریکەرانەی کە لە ساحەی سووریا ئێستا لە ململانەکانە یاریەکەن کامیان لە هەمیان بەهێزترە ئەوەی کە من تێگەم ئەوەی کە بەهێزە ئەمڕۆ لە هەمووی بەهێزتر بێت تا ڕادەیەک ئەتوان بڵێم تەوزیع بووە ئێستا تەماشا دەکەی سوپای ئازاد لەوێ دەورێکی ئێستا ئەوەی کە زۆر دەورەیە لە تورکیایە و لاعیبێکی زۆر سەرچیە دەولەی ئیسلامیان داعشەکە و بە خۆیان ناو دەولەی ئیسلامی ئەمە دەورێکی زۆر گەورەی هەیە بە حکمی ئەوەی دنیای هاوردۆتە سەر مەیدانەکە من قەناعەتم نییە مەسئلەی کورد و کۆبانی بێ قەزێکە من زۆر متفقم لەگەڵ مامۆستا بارامە حقیقەتەن زۆر تحلیلێکی زۆر جوانی کرد حتا کانتۆنەکانی کورد لەوێ مەسئلەیەکی زۆر سەرچی نیە لە زمانی استراتیجیەتی حتا تورکیاشا و حتا ئەمریکاشا بەڵکو استراتیجیەتی سەرەکی ئەوەیە کە ئەمڕۆ هێزێک هاتۆتە ئەو منطقەیە لە کوتوفڕی گەیشتۆتە ئەو نەتیجەیە ئەوە احتیمالێکی زۆر هەیە وەکو میێوانە بەڕێزەکەت ئیشارەتی بێ کرد سیاساتی نێو دەوڵەتی وای کردووە نظامی بەشار ئەسەد وای کرد ئەو زوڵمە کە خەڵکێک تەمین نەبێت لە جێشی حڕ کە دوێنێکە دیفاعی ئەکرد و داوایانە کرد سلاحمان پێ بدەن با بڵین ئیمکانیەتی مادیمان بۆ تەوفیرکەن تەدریبمان پێ بکەن ئەوە ئێستا تورکیا دەڵێ من ئیستعدادمەیە ئەو جێشی حڕە معتەدیلەکان تەدریب بکەن لە لای من ئەمە یەکم حتا بە کوردەکانیشەوە ئەوە حاڵەت یەکەم حاڵەتی دووەمە لێ منطقەیەدانێ دژەفرین و تورکیا سیاسەتی خۆی جێبەجێ کردووە استراتیجێتی ئەوەیە تەدەخولی عسکەری نەکە بەڵکو تەدەخولی ئینسانی بکە تەنانەت لە کۆبانی تقریبا 250,000 کەس ئێستا وەکو بە زمان حاڵ ئێستا بەقەدەر ملیۆنێک و نی و بەقەدەر هەولێر هەمووی ئێستا لاجی و پەنابەندەی سووریا لە تورکیایە 150 ملیۆن دۆلاریان تا ئێستا بۆ تەرتیبکردنەوە کە بەپێی ئەو معلوماتە دقیقانەی کە من هەمە ئەمە هەمووی بە ملیارات دۆلار تورکیا سەرکەوتووە کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕۆی زۆر سوپاس دەکەم دکتۆر محەممەد بازیانی مامۆسای زانکۆ کە لە شاری هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بوو زۆر سوپاس بۆ بەشداریت کاک بارام ئەگەر کانتۆنەکانی ڕۆژئاوا بابەتی سەرەکی نییە لە ئەژنێدای تورکی و لە شڕوتی تورکیا بۆ کردوێتی بە مەرج بەسەر پەیەدە خۆیەوە کە بۆ مەرجانە هاوکاری پەیەداکە و کۆبانەیە پارێزێک ئەوان کانتۆنەکان هەڵوەشێنەوە سیاست هەمیشە دوو ڕووی هەیە ڕووی ئاشکرا هەیە و ڕووی شاراوەی هەیە حتا ئیعلانی پلان و بەرنامەی استراتیژی بۆ نەودەوڵەتی بۆ دەوڵەتان ڕووی ئاشکرا هەیە و ڕووی نهێنی هەیە ڕۆ ئاشکراکە ئەوەیە کە لە میداکان باز دەکرێت ڕۆن نهێنیەکە ئەوەیە کە سیاسەکان هەنگایی بوانێن من مەبەسم لەوەی کە گرنگ نییە لەوەیە بوو کە تورکیا ئامادەیە وەکو سەبقەیە بەشداری بکات لە مەسلەی هێشتنەوەی کانتۆنەکانە لەوێ بەڵام ئاراستە سەرەکیەکەی ئەوەیە کە حربی دژی داعش شەڕی دژی داعش بەرەو ئاراستی ڕوخانی بەشار ئەسەد بووە عین تەفسیل دەکەم زۆر دقیق و زۆر بە حساب وت کە ئەوەیە کانتۆنەکانیش تاکە ڕاستە بەشێکە لە پرۆژەی نەتەوەی ئێمە بەشێکە لە سەرەتایی بەدەستێنانی مافی گەلی کورد لە کوردستانی سووریا بەڵام ئەو کانتۆنانە دوژمنی سەرەکیان هێزێکی وەکو داعیشە و پرسیارەکە ئەوەیە
لە ڕاستیا وەکو دکتۆر ئاماژەی پێدا ئەمریکیەکان بۆ نایانەوێت دەوڵەتی بەشار ئەسەد بڕوخێ لەبەرەوەی بەدیل ئەلتەرناتیڤی حکوومەتی بەشار ئەسەدەم هێزە تۆندڕەوەیە کە مەترسیدارە ئالێرایە کە ئێرانیەکان و ئەمریکیەکان نوعێک لە ئیتیفاقی زمنیان ئەبێ بۆ محاربەکردنی زۆر باشە. کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕۆژتۆک و دوا پرسیارەکە بکرێت زۆر بە کورتی وەڵامم بێتەوە لە کۆی هەموو ئەو ڕووداوانە تا ئێستای ڕووداوەکان کە پێگەیشتون هەژمونی کامیان زاڵە تورکیا زاڵە یان ئێران تا ئەم ساتە بە تەسەوری من ئێستا کاریگەری سیاسەتی ئێرانی بەهێزترە لە سیاسەتی تورکەکان مەرجەواب بەهێزی بمێنێتەوە من تەسەورەکەم لە داهاتوە بەهێزترە بێ ئەگەر تورکیا چۆنەوە هەوپەیمانێتی دژی داعشەوە ئەو کاتە بەشداریکردنی مەرجداری تورکیا هەیە بۆ محاربەکردنی داعش ئەژنەدەی تورکی نایەتەوە ساحەکە و بەهێز نابێتەوە لە بەرامبەر ئەژنێدا و سیاسەتی ئێرانیە من تەسەورم وایە ئەوە ئەکەوێتەوە سەر و ئیتفاقی کە ئێران و ئەمریکا لە وتوێژەکانیان پێنجای دیێگەیکەن کە یەکێ بەشێک لە محوەری ئیتفاقەکان مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئیتفاقی لەسەر بەڵێ زۆر سوپاس دەکەم باران مەجیدخان ڕاوێژکاری مەکتەبی سیاسیەکەی نیشتوانی کوردستان بۆ کاروباری ئێران سوپاس بۆ ئامادەبوون خۆشەویستان سوپاسی دنیاوانە بە ڕێزەکەم کاک باران مەجیدخان ڕاوێژکاری مەکتەبی سیاسیەکەی نیشتوانی کوردستان بۆ کاروباری ئێران و هەروەها دکتۆر محەممەد بازیانی مامۆسای زانکۆ کە لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە بوو سوپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمان هەموو لاکران لە خۆشیانە